میوانه می افشفه جی امده بحثا پاراستنا داوود دانا کین نبتنید هیوا رمضان پیروز ده همه بچیکاتی و حتی پیراتی خود امر هم یادش کرد افشفه میوانه که طیبت دیار ما دابد کام چا هیوا رمضان داب طیبت چی داوود دانا خوب پاریز چی گلش رینی تنه خارن دکتر مصطفی رسول پزشک پسپور دانا دکتر تقلب خیراتی رمضان پیروز یا اهلا وسهلا خرما که بدینه خرما باشه آن خرابه باشه خراب نیه او کاده كادلك كوليتسيتي لا خرما كبسه خرما زاني بازاري كوليتسي هم روجي من مصر خمان دا ساق راكب تومي وانا كان كزنا اخوا عفوا دكتور جو جاهز بازاري كوليتسي الله صار الله اذني مصر خمان دا ساق توهم او كاكا شي ثانية دوين ليقرا يا الله خيران دار يا اخو يا اخوة بخير بي يا اهلا وسهلا يا اخوة بخير بي ما مساعد الكبير ده اخوي ناخذ دست خوش بو نابي مادام تو ناخوي بله چند آیت کاش قرآن پیروز تو بچه حتی هم بچه که کادا آوات خیم بلا دنگه که طیبت دیال نوی خودی لبینه بسم الله الرحمن الرحیم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما صدق الله العظيم ان شاء الله خودش ترازی دان خوش خالد رازي بك خیرات بنویس یا رب امين اجمعين ان شاء الله تشتكي بوتنا اینا اكيد دوادي خو مگنا ابشتینگه نه آخر مش بردنگی بی ها ها که خرمه دی خدا بین خورما عيب نبي يكسر آه دنجه گريت بشتینگه دافدن گرب میاد در سپاس دکتر هیوا رمضان گورانکاری سر هر تشتکی مروی داده و بطایبتی جی دو ددان حکمه که دی خارنو و خارن دو وقتات تینا خارن یعنی هر دو جید حساسن نو بین وادا بجه همه هم بو پاراستنا دو ددانا شیشتنا وانا جی دوی جدا بش جارت دی یعنی بری رمضان و پشت رمضان یعنی اعتیادی هر وقتی که مروی یادش شد و شد طایبتی جی بهنا دو ددانا رنگت رمضان دا ایزا عجا گلکاب بد بله طبعا گرینجدان به دموددان لهم کاتەکان دا پێویستە ینی پێش ڕەمەزان و دوا ڕەمەزان طبعا پێشی جوابی پرسیارەکە دەمەوە حەزم لێ
هەندێک شتێ تایبەت دەبێت کە بە ڕەمەزان باسی بکەین ینی خاستن کە ڕەبتی بە دەموددان و بە ڕەمەزانەوە کۆمەڵێک دراسات هەیە کراوە هەست کراوە مەسەلەن خەڵکانێکن ددانەکانیان حساس دەبن مەسەلەن لە وەرزە ساردەکاندا ئەوە دراساتە کراوە ئەمە بۆ وڵاتە زۆر ساردەکان بەڵام ئەگەر ئەو دراسەتی بێنین بیخێنە مانجی ڕەمەزانەوە تقریبان هەمان ئەو شتە ڕوو دەدات لەلای ئێمە چۆن حساس بن ددانێت مروی بزەوت قەزەکەم لێرە چییە ئەوان کە وێنایان کردووە لەوەی کە لە وەرزە ساردەکانە زۆرترینی شیرنی و شتە گەرمەکان دەخورێ زۆرترینی با بڵێن تێکەڵ چێش دەکرێت لە بینی شتی گەرم شتی سار بەیەکەوە دەخورێتەوە و چاو قاوە و دوای ئاوی سارد و خواردنەوە شتانە بەسەرا دەکرێت بڵێ نەگەر ئێمە ڕەبتی بکەین لەگەڵ ڕەمەزان تقریبان ئەو شتە ڕووەدا لە ڕەمەزان لای ئێمە مەسەلەن زۆرترینی خواردنەوە ساردەکان زۆر احتیمامی پێدەین هەموو شتێک دەخورێت بەزەبەت لەگەڵیشدا گەرمەکانیان تێکەڵ چێش دەکرانی بۆ نمونەمە بۆ خۆمان تەبیعاتێکمانەیە کەشتی گەرم دەخۆین یەکسەر شتێکی ساردیشی بەدووادا دەخۆین ینی بۆ منەکە چاوی گەرم دەخۆین یان قاوەی گەرم دەخۆین یەکسەر حەزمان لێ ئاوی ساردیش بخۆین ینی مۆزوعی حساسبوونی ددانەکان چییە لەو کاتەدا ئەوەیە مەسەلەن طبقەی یەکەمی ددان پێکاتی یەکەمی ددانەوەی کێمە بە چاو دەبینین لە 95 تقریبان طبقەیەکی مردووە یعنی پێکاتەیەکی کالیسیۆم و فۆسفۆر و جەماعەتی فۆسفاتوانی کە با بڵێن کازە نائۆرگانیکەکانی پێ دەڵێن ئەمە دەکرێت بڵێن وای لێ دەکات کە شێوەیەکی مردووی بداتێت واتە زیندونیا یعنی توانین بڵێن وەکو شوشەیەک وای لێ وەکو شوشێکی لێ دێ کاتێک کە تۆ شتێکی گەرم دەخۆی بە دوای ئەودا شتێکی سار دەخۆی ئەمەلی هەیە درز بدە بۆیە زۆرێک ئێمە نەخۆشمان هەیە دایانبینین ددانەکانیان حساسە دەبینین کلۆر نیە دانیان دەبینین دانەکانیان پوچیان نەڕۆشتێتە خوارەوە کە ئەگەر سەیری بکەین بە وردی سەیری دانەکەی بکەین زۆر جار هەیە لایتی تایبەتمانەیە یوڤیلایتمانەیە چێکی پێ دەکەین دەبینین درزی داوە ئێمە و حاڵەتە زۆر باوە لە توپدا پێ دەڵێن کراک دروست دەبێت بە لەبەرەوە لە ڕەمەزاناندا ئەو شتانە زۆر یانی دەبێت ئاگامان لێ بێ خاستن کە لە کاتی بەربانکردنەوە ئێمە زۆر باڵێن خواردن و خواردنەوەکان دوای زۆرترینی با بڵێن شەربەت و ئەو شتانە دەخۆین لەگەڵ شتە ساردەکان دەخۆین بابەتی گرنگیدان بە دەم و ددان بەس دکتۆر یعنی داکو ددانێت مە حساس نەبن ڕەمەزانەدا مرۆڤ شت هەکە تشتێکی گەرم vەخۆر پشت هینگێ مدەیەکێ درێژ شنی تشتێکی تازی vەخۆ درستە ددان حساس نابن بخۆی ئەگەر بە وردی سەیری بکەین چۆنە تۆ کاتێک بۆ منە چایەک دەخۆی ئەم چایە طبعاً لە کاتی کوڵان طبعاً دەرەجەی حرارەی سەتەوەیە کە دێتە بەردەست بە زۆر 20 دەرەجە سارد بێتەوە با بڵێن دەبێتە 80 پلەی گەرمی ناو دەمی تۆ چەندە زیاترینی لە 20ەکانە لە بینی 20 بۆ 30 باشە یعنی تقریبا فەرقێکی زۆر هەیە سابی خۆت بکە ئەم گەرمە یەکسە دێتە ناو دەمت ئۆتۆماتیکی با بڵێن ناو دەمت زیاد گەرم دەکات ئەگەر نەشی گەێنێتە 80 پلە بەلانی کەم دەگەێنێتە 60وانە کاتێک تۆ ئاوی سارد دەخۆی ئاوەکە دەرەجەی حرارەکەی با بڵێن لە دەدایە ئەم فەرقە زۆرە لە بینی 70 و 60 بۆ دە یەکسەر سار دەبێتەوە لە ئەنجامدا درز ینی زۆن دەڵێن درز ڕوودا لە ددانەکان مەبەستم لێرە ئەوە بوو کاتێک کە تۆ شتێکی گەرم دەخۆی ئەو پلە گەرمیە دێتە ناو دەمتەوە لێ گەرمی ناو دەمت دەبێتە با بڵێن 50 و 60وانە لێ بگەڕێ ماوەیەک ڕاوەستە هەتاوەکو ناو دەمت بەهۆی لیک و ئەو با بڵێن لێ و ئەوانەوە پلەی گەرمیەکە دادەبەزێنێتەوە دەیکاتەوە نزیکی 20 و ئەمانە ئەو کاتۆ توانی ئاسادەکە بخۆی تەسیری تێناکە بۆیە باشترە ڕاستەخۆ بە دوایشتی گەرم سارد نەخورێ بە عکسەکەشی و ڕاستە بە دوایشتی سارد ڕاستەخۆشتی گەرم نەخورێ بڵێ دکتۆر پرسێکی دیکە سەبارەت بە ڕەشبوون و کلسگرتنی ددانەکان ینی زۆر زار قسە دەکرێت دەگوترێ ئەو تێگەیشتنە باوی کە هەیە دەگوترێت جگەرە و چاو قاوە ددان ڕەش دەکات لەگەڵ ئەوەشدا کەسەکە ڕەنگە زۆر ئەتیمان بە ددانی بدات لە شوشتنی ددانی بەڵام دوجار ئەم ڕەشبوون و کۆبنەوەی ئەم کلسانە لە بینی ددانەکان هەڕوو دەدات سەیەکی دیکە هەیە دەگوترێت ڕەنگە پەیوەندی بە لیچی ئەو کەسەوە هەبێت وا دەکات بێگومان زانیاری زیاتر لای تۆ هەیە ئەمە چۆنە ینی ئەو ڕەشبوونی ددان و کلسگرتنی ددانە چۆنیە مەڵێ بابەتی ڕەشبوونی ددان تەوان ئێمە ڕەشبوون بە دوو جۆر دەیبینین جۆرێکیان کە ڕەنگە دەیگرێ زۆرێکیان کلۆربوونە کە هەرچەند هەڕەشن بە ڕەش دیار دەبێت ئەوەی کە باسی دەکەی ڕەنگرتن لەگەڵ کلسگرتن دوشتی جیاوازن ڕەنگرتن هەموو دانێک معڕەزە بۆی ڕنگ بگرێ طبعاً ڕنگ بە بەردەوامیش بیشۆی لەبەرچی لەبەرەوەی تۆ شتێکێ با ئەمە سەیری بکەین شوشتنی ماڵەوە بەتەنیا بەس نییە بۆ پارێزگاریکردن لە ددانەکان ئێمە نیزامێکی دوو بە دوومان هەیە چۆن یعنی
ڕۆژانە دووجار لە ماڵ دەوێ بیشۆی ساڵانەش دووجار لای دکتۆری دان بیشۆ یعنی ئەوە بۆ زیاتر ئاسانکاریە ئەگەر ناهی ماڵ ئەوە کەمترینی دەبێت دووجار بشۆرێ ئەگەر نا لە دووجار زیاتر یعنی هەر کاتێک تۆ نانت خوارد پێویست بە دانشتن هەیە ئەمە زۆر جار بۆی خەڵکی باش تێبگا لە بابەتی دانشتن دەڵێن باشە کتتو بێت خواردن بەدەست ینی خۆی دەتوانی دەستت نەشۆی دوایی ئەی باشە کە تو بەدانەکانتی دەخۆی ناچاری دەیە بیشێ عینیشتە ینی خواردن دەگرێت بە ئەو مۆزوعی ڕەنگرتنا ینی حتا ئەگەر دانت زۆر بشۆی تامان بابەتێکەیە مۆزوعی دانشتن ئێمە زۆر خەلەلمان هەیە لە دانشتن ئەگەر بینە سەری ئەو بابەتی زۆر گەورەیە کەمە هەمومان خەلەلمان هەیە هیچمان پێرفێکت نین لە دانشتن بەڵام لەگەڵەوەدا ساڵی دووجار پێویستمان پێ لای دکتۆری دان بیشۆین بۆ چکە تۆ هەموو ڕۆژێش دان بشۆی طبقێک لەسەر دانە دروست دەبێت پێی دەڵێن پڵک با فیلمەکە دروست دەبێت یعنی تۆ گەر دانیشش پاک شوشت حەز لێ نوکی دەموسێک یان شتێک بە دانەکانت دابێن هەز دەکەی شتێکی سپی پێوەیە ئەم با فیلمە دەنیشە لەسەر دانەکانت کە نیشت واتە دانەکەت غێری ئەم طبقە لە ماعی طبقەیشی تری لەسەرە ئەم طبقە وا دەکات کە ڕنگ بە ئاسانتر بگرێت ئەمە بابەتی ڕنگ ئەم تەبقەیە لە چی دروست دەبێت لە خواردن پێکاتەکانی خواردنە ئەگەر بشی شوێ هەر دەمێنێت هەر دەمێنێت بەشی خۆی هەر دەمێنێت چونکە تۆ کە دەیشۆی کەس نییە مەسەلەن بڵێ من هەلەگە هەموو جەمەکان دەیشۆ جەمێک دەیشۆی دوان دەیشۆی لە بینی جەمەکان خواردن دەخۆی یعنی تۆ هەموو کاتێک نایشۆی لەبەرەوە هەر پێوە دەنووسێ بە مروری زەمان ئەگەر هەموو جارێش بیشوی خۆ بە مایکرۆ ینی بە شێوەیەکی مایکرۆی زۆر بچووک هەر پێوە دەنووسێ بەس بە مروری زەمان زیاد دەکات ئەمە بابەتی ڕنگ بابەتی کلس ئاساییە هەموو کەس تووشی ئەوە دەبێت کە دانەکانی کلیس بگرێت کلس بۆ خۆی چییە پێکاتێکە کە یەکەم شت ئەم باوای فیلمێکە لەسەر دان دروست دەبێت ئەمە تەبقەی نەرمە زۆر جار هەیە بە شوشتێکی باش لا دەچێت بەڵام ئەگەر ئەوە لێگەڕێ لەسەر دانەکان بمێنێتەوە کەڵەکە بێ ئەو کالیسیۆمی کە لە ناو لیگدا هەیە بۆیە دەڵێن لیگ فەرقی هەیە لە کەسێک بۆ کەسێککە ئەلێرە فەرقەکە دروست دەبێت هەیە کالیسیۆمی زیاتری تێدایە لە ناو لیگەکەی ئەمە وا دەکات کە ئەو تەبقە نەرمە ڕق ببێت بە کلس وەگە سیرتان کردبێ بە زۆری کلس لەکوێ دروست دەبێت لە دیوی ناوی دانەکان ئی خوارەوە لەگەڵ دوو کاچیلەکانی سەرەوە باڵێن ئەملا بۆ چونکە دەرچەی کردنەوەی لیکەڕژێنەکان لەوەیە لیکەڕژێنەکانی ژێرەوە کە پێی دەڵێن سەبماندی و لە سالیڤەری گڵاند لیکەڕژێنەکە لە ژێر باڵێن لە دیوی ناوی دانەکانی خوارەوە و پارۆتیت گڵاند کە دوور ژێن لێرن ئەوانش لیک دروست دەکەن دەرچەکەیان لێرە دەکرێتەوە ئەم دەرچانە کە ڕاستەخۆ لیک بەر هەر دانێک دەکەوێت معڕزە ئەو دانە زۆرتر کلس بگرێت ئەو لیکە بوو پۆقشکردنەوە ددانیژێ بەس بەجا دکتۆر ئەستەکیدی بژم مەسەلەن تو بێژی پشتی هەر خۆرنەوە خۆرنەکە دەنێت خۆم بشم مەسەلەن ڕەمەزانێدا ڕەمەزانی ئەس بەحەسکەم مە شیرینی خۆر فتارەیە بۆنگدا مە خواردن خۆر پشتین یەکسەر فەرچە مەعجینی خۆ بگرین و بشوین یۆنژی ساعتێکی پشتی خواردنەوە خۆرنی ئەم دەدانێت خۆ بشوین چکە هەندێک دبێژن دەبێت ئەو خواردنە چتە ناودەویدا ددانژی ئیسیفادێژی وەربگرن شتێکی وسە هەیە ددانی سفادە لێوە ناگرێت دانی سفادە لە پێکاتێک وەردەگرێت کە تایبەتە بۆ خۆی بۆن من لە جەماعەتی فلۆراید و باڵێن ئەوانەیە بە تایبەتی ژەمە زۆر فلۆراید کە لە معجونی دان هەیە ئیسفادە لە شیرنی ئەوانە ناکە بەڵام بۆ خۆی باشترینی شت علمیان کە دانشتن ئەوەیە کە ڕاستە خۆ دوای ناخواردن نەبێ بەلانی کەم نی سەعات ساعتێکی پێ بچێت بۆ چونکە کاتێک ئێمە خواردن دەخۆین بۆی هەیە بەشێک لە کالیسیۆمی دانەکان لەگە خواردن لێ بێتەوە بە تایبەتی ترش ئێمە شتێک بە بیاین لە پێشچاوی خۆمان ئەوەیە کە نەزەرێکی غەڵەتەیە ئێمە زۆر باسی شیرنی دەکەین بۆ خۆی وەحید شتێک کە بتوانێت ددان بتراشێت یان تەبقە لە ددان بکاتەوە بەس ترشیە شیرنیش کە لە سەردان دەمێنێتەوە دەبێت بەکتریا بێتە سەری بیترشێنێ ئەو زەردانەکە کوندەکە دانیش زۆر جار کە شتێکی ترش دەخۆی جیڕای دێت بەزەبت ئەوجا بۆیە ئێمە دەڵێن ترشی پێویستی بە 3 سانیە بۆی کالیسیۆمی ناوددان لێکاتەوە بەڵام شیرنی بەلانی کەم 3 ڕۆژی دەوێت هەتا بەکتریا دێت و فێرمەنتێشنی دەکات دیترشێنێ اینجار ئەوەی دەکات بۆیە وا باشە کە تو کاتێک کە شتێک دەخۆی بۆ منە ئەو شتە ترشێککە باست کرد ددانمان ئاڵ دەبێت و یەک دەگرێت ئەوە لەو کاتێ ینی بەشێک لە کالیسیۆمەکە لێبووتەوە یعنی ئەمڤێری ئەم سەرێح بین ئەوەش بچیکۆتی و خەت بجمە شیرینی خراپە بوو شیرنی خراپە شیرنی خراپە بەڵام ترشی خراپترە چکە ترشەکە سەر زووتر دانەکە لێ دەکاتەوە بۆیە مۆزوعی دانشتنەکە ئەوەیە کە تۆ لەو کاتانە دەبێت مەجال بدێت دانەکە نی ساعاتێک مەجای بدەی لیک سیفەتێکی پێ دەڵێن بەفەرنگ ئەکشن یعنی سیفەری بەفەرنگی هاوسەنگکردنی هەیە
کاتێک کە دەبینێت کالیسیۆمێک لێ دەبێتەوە ڕاستەخۆ بۆی دەجێڕێتەوە بۆ دانەکە بۆیە کە ببینی ئەو کاتێک کە دانت لێک گیر دەبێت با بڵێن گیر ئەوە دەبێت دەبینی پاش چەند دقەیەک نامێنێ بۆ چکە کالیسیۆمەکە دەگەڕێنێتەوە بۆ دانەکەت بۆی وا باشە تاخیری کەیت دانشتن هەتا ئەو کالیسیۆم ئەو پێکاتانەی داتەوە دانەکە باشە دکتۆر هەر لە سەبارەت بە ئەو کلسە ئازم گوێم لە قسەیەک بووە دەڵێن ئەو کلسە ئەوەندەش خراپ نییە کە لە داندا هەیە وایە کلس زۆر خراپە خراپە چکە پێکاتەکەی کلسیە پێکاتەکەی کلس خواردنە و زایدن کالیسۆم و پێکاتەکانێتی کە ڕقی دەکا و زایدەنیش بەکتریاکانن هەر کاتێک کلست بینی لە جێگایەک لە شوێنێک بەدانێکەوە مانایە ئەوەیە ئەگەر لی گەڕی ڕاستەخۆ پوکەکە دەڕوات لەو جێگایە و هەر کاتێکش پوکەکە داخورا ئێسکەکەی بەدوادا دەڕوات کاریگەری لەسەر کلۆر بوونیە بەڵکو پوکە بەڵام ئێسکیشی بەدوادا دەڕوات وای لێ دێت ددانەکەت سەپۆرتی نامێنێ پاڵپشتی نامێنێ ئێستا زۆر کەسەیە کە بە تەمەندا چووە دەبینی دانەکەی ساغا بەڵام ددانەکەی بینە زۆر درێژە و دەشلەقێت خۆی ئەمە ددانەکە نهاتوتە دەرەوە درێژ بێ ئەمە پوکەکە و ئێسکەکەی ڕۆیشتووە نەماوە لە دوجاردا دانەکە دەلەقێ ینی زۆر جار هەیە کەسەکان ددانیان لە دەست دەدەن بەس بە سەبەبی کلۆربوون نییە بە سەبەبی کلسێکە کە قەدیم چارەسەری نەکردو وای لێ کردو پوکەکەی و ئێسکەکەی ڕۆشتێ نەتیجە ڕاتکردنەوە کلسی پاقشکردنەوە کلسی سەردۆنا پدی پوک دێتەوە شوێنی خۆی یانتەوە نە بدو یەکێکە لەو شتانەی لەو با بڵێن بەشانەی ناودەم کە گەشەی زۆر زعیفە زۆر خراپە ئێمە کاتێک کە بدو دەڕوات چانسێکی هاتنەوەی زۆر کەمی هەیە ینی با بڵێن نی ملیمیان کەمتر لە نی ملیمیش دەتوانێت گەشەی بکە کە ڕۆژ زۆر زەحمەتە بێتەوە جێگای خۆی بۆیە زۆر جار کە پوک دەڕوات ئێمە بە نەشتەرگەری بووی دەجێڕینەوە جێگاکە توێ سەر نەشتەرگەری یعنی ئەمەلی گەڕانەوەی زۆر کەمە توێ سەر نەشتەرگەری یا دکتۆرم کورتی بەحسێ ئەف جانیا گەنج نوکەلێت گەڕم تایبەتیژی بوو جوانکارییا ددانا بکینە دوو بەش کیش جوانکارییا درستە بێت مرۆڤ بکێت و وەختێ وەیە کیش جوانکاریش یا خەلەتە دوێت هەمی کەسێک خۆشە دیر بێخت بابەتێکی جوانە پرسیارێکی جوانە بەڕاستی ئێستا زۆر باوە خەڵک ڕووی کردوتە مەوزوعی جوانکاری دان و هەوڵ ئسمایل لەو شتانێک کە باز دەکرێت بەجددی هیچ دکتۆرێک ئامۆژگاری هیچ نەخۆشێک ناکە کە ئەگەر دانەکانی ڕاست بن دانەکانی بێ مشکل لە بن جوانکاری بکە یعنی من زۆر جار هەیە بە نەخۆشەکان دەڵێم کە جاری وا کەسێک مەسەلەن کە دێت دانەکانی زۆر جوانە بەس فیسەبیلی سپیکردنەوە یان کەمێک ڕاستکردنەوە دەوێت دانەکانی تووشی ئەم با بڵێن جوانکاریە بکویش کە دەبێت دانەکانی ببڕی پێی دەڵێم یعنی زۆر باشە تۆ بڕۆ بگەڕێ بزانە هیچ دکتۆرێک دەبینی بۆ خۆی کردبێتی ئەو شتە یعنی وەکو دکتۆری دان ئەگەر شتێک باش بێکەم کەس بە خۆمانی دەکەین بەڕاستی ناڵێن نابێ بکرێ حاڵەتی زەڕورمان هەیە بەس ئێستا شتەکە لە حاڵەت دەرچووە بۆتە تقریبا بزنس دیاردا تقریبا بۆتە بزنس بە بزنس دەکرێت بەڕاستی ئەگەر نا ئەو کەسانی کە بۆیان دەکرێت لای ئێمە پۆلێنکراون چێ بۆی دەکرێت ئێستا وای لێ هاتوو هەموو کەسێک دیکە بەڕاستی خۆی لێرەدا ڕاستە نەخۆشەکان خەڵکان بە خۆیان سەبەبن بەس ئێمە دکتۆریش تقریبا سەبەبین لەو شتەدا چکە ئێمە دەبێت یەکەم شت نەیەکەین دووەمیشان بۆیان ڕوون بکەینەوە بە لەبەر ئەوە ئەو حاڵەتە زەڕورە کە تێبگەێنرێت کە چی زەرەر لە دان دێت چکە تۆ بێنە پێشچوی خۆت کاتێک ئەم جوانکاریە بۆ دانت دەکەی یەکەم چینی ددانت دەبێت ببڕی یەکەم چینی ددان کە پێی دەوترێت چینی مینە طبعاً ڕقترین چینە لە هەموو لاشەی ئینساندا لە ئێسکیش ڕقترە تۆ کە ئەم چینە ڕقت بڕی ئەمە وا دروستکراوە کە بەرگەی ساردی و گەرمی و هەموو جۆرە خواردنەی دەگرێت یعنی تۆ ئەو کاتە دەستکاری قوتی دانەکە دەکەی بەرەو لاوازبوونی دەبێت وای خودش ڕازی بێ دکتۆر گەلە مەمنونێتوینە وەختێ مە گەلێکی کوردبی بەس ئیشڵاوە گوتی تایبەتیژەوە جوانکاری یاد گەنج زیاتر شیاری خوبن خودی خێرا بن وێست هەر تەندروست بن زۆر سپاس عزیز مادوو نەبێت